ئەمڕۆ شەممە ڕێپێوانێک بۆ پشتیوانی لە فەڵەستینیەکان لە غەزا لە ناوڕاستی لەندەن بەڕێوەچوو. هەزاران کەس لە چوارچێوەی ئەم ڕێپێوانەدا ڕژانە سەر شەقامەکان و داوای ڕاگررتنی شەڕی نێوان ئیسرائیل و حەماسیان دەکرد. ڕێپێوانەکە لەلایەن کەمپەینی هاوپشتی فەڵەستین و هاوپەیمانی ڕاگررتنی جەنگ کۆمەڵەی موسڵمانانی بەریتانیا و کۆربەندی فەڵەستین لە بەریتانیا ڕێکخرابوو. ئەو شەڕەی کە زیاتر لە 1400 ئیسرائیلی لە هێرشێکی کتوپڕی حەماسدا کوژران کە زۆربەیان خەڵکی سیڤیل بوون. چەکدارانی حەماس بەردەوامن لە هاویشتنی موشەکەکانیان بۆ ناو ئیسرائیل. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی فەڵەستینیش تا ئێستا زیاتر لە 4300 کەس لە غەزە کوژراون. دوای هێرشە کوشندەکەی سەرنەخۆشخانەیەک کە ژماری کوژراوانی بەرز کردەوە. وەزارەتەکە دەڵێت پێدەچێت 1400 کەسی دیکە بە زیندوی یان بە مردووی لە ژێردار و پەردووی خانوە ڕووخاوەکاندا گیریان خواردبێت.